ئەگەرێم بە شێوەیەکی زانستی سەیری پۆڵەنەکانی ڕۆژنامە نووسگەین کە بەداخەوەستا لە زۆربەی جیهانی شار زۆربەی ئاواهەیە کەمێکیان ئەچێتە ژێر پۆڵێنی ڕۆژنامە نووسێکی ڕاستەقینەی تەواو. ئێمە ڕۆژنامە نووسمان هەیە چالاکوانە، یعنی وەکو چۆن چالاکوانێکی مەدەنی کارەکانی زیاتر ئەوەیە کە بچێتە ناو کۆمەڵگە و ئیش بکات و دەرکەی وەکو چالاکوانێک ڕۆژنامە نووسەکانی ئێمە هەندێکیان وان. ڕۆژنامە نووسمان هەیە وەکو محققی ئیشەکە، وەکو دادوەری ئیشەکە، پێش ئەوەی دادوەر حکم با بەسەر شتێکە ڕۆژنامە نووس و کەناڵیش لەگەڵ ڕۆژنامە نووسەکە حکم ئەیەن بەسەر کەیسێکە یان بابەتێکە. بۆ نمونە من باسم لەوە کردووە کە تقریبا 2 ساڵ لەمەوە پێش بوو کەیسێکی سووتان هەبوو، ژنێکەوە سووتا بوو، پێش ئەوەی دادوەر قسەی لەگەڵا بکات، پێش ئەوەی هیچ وتەیەکی لێوەربگیرێت، کەناڵێک خۆی گەیاندبووە شوێنی ئەو شوێنێکەوە نەخۆشەکە تیاکەوتبوو لە گیانەڵایە بوو، چەند قسەیەکی وتەیەکی لێوەرگر کە ئەوە هەرایەکی گەورەی نایەوە، فەوزایەکی گەورەی نایەوە کە بەڕاستی نابێت ڕۆژنامە نووس ئەو مافە بەخۆی بدا کە ئەوە لەو کاتەی لە کاتی سەرەمەرگا بیگەێنێتە خەڵک کە لەوانەیە هەندێک لەو قسانەی کردبێتی ئاگای لە خۆی نەوبیان شێوەیەکی ئاواهەیە. بێگومان ئەبێ هەر شتێک سیاقی خۆی وەرگێ، دادوەر ئیشی خۆی بکە، ڕۆژنامە نووس ئیشی خۆی بکە. ئێمە لێرە باز لەوە ناکەین کە ڕۆژنامە نووس نابێت کاری بنکۆڵکاری بکە، بەڵام کارێک بکات کە مافەکانی خەڵکی بۆ خەڵک بگەڕێنێتەوە، پارێزەری مافەکانی خەڵکی بێت، نەک ئەوەنەی بچێت هەندێک بابەت بۆ خۆی دروست بکات بۆ ئەوەی بینەری زۆر بێ یان خوێنەری زۆر بێت. بەڕاستی ئێمە لە کوردستانە ڕۆژنامە نووسی سیاسیمان زۆرە کە ئەمە ناکرێ، یعنی ڕۆژنامە نووس تەنها بۆ جیهەیەکی سیاسی قسە بکە. چەندین جۆری ڕۆژنامە نووسمان هەیە، کەمێک لەوانە ڕۆژنامە نووسی ڕاستەقینەن کە بەڕاستی کار بکەن بۆ گەیاندنی هەواڵێکی ڕاستەقینە بە خەڵکی، یعنی ئەوەی کە خەڵک ئیستیفادەی لێ بکە، زانیاری بگەینە بە خەڵکی. کاری ئەرکی سەرەکی هەواڵ چیە؟ گەیاندنی زانیاریە بە خەڵکی، ئەو زانیاریانەی کەوا پێویستن. من لێرە حەزەکەم باس لە یەک شتی کەشکەم ئەگەر درێژە بە باسەکەمان نەین. لەم ماوەیە باسی خۆکوشتن زۆر بوو، یعنی تقریبا ئەم ماوەی 2 هەفتەیە ڕۆژ نەبێ باسێکی خۆکوشتن نەیەتە ناو هەواڵەکانەوە کە ئەمە تۆقینێکی لای خەڵکی دروست کردووە، جێوێکی کەشێکی نائارامی بۆ خەڵکی دروست کردووە کە بەڕاستی حەق وایە ئەمە قسەی لەسەر بکرێ. یعنی ئێمە باس لە بەهای هەواڵەکەین لەوانەکانمانە. ئێمە لەگەڵ چەند پسپۆڕێکی تری بواری میدیا گەشتوونەتە ئەوەی کەوا بەڕاستی خۆکوشتن بەهایەکی هەواڵی بەو جۆرە نییە کە پێویستکە کەناڵەکان ڕووماڵی بکەن، بەڵکو بە پێچەوانەوە ئارامی لای خەڵکی دروستەکە، ڕێگەیەکی فێربوونە، وەکو بڵێ فێرکاریە بۆ خەڵکی کە چۆن خۆی بکوژێ. چەندین ئاسەواری خراپی هەیە کە زۆر گرنگە میدیا زیاتر هۆشیار بێ لەوەی کە هەر تەنها هەواڵ بێ و بیگەێنێت. گرنگ ئەوەیە بەهای هەواڵی هەیە، بێ گرنگ ئەوەیە ئەو شتە کە ئەگات خەڵک ئیستیفادەی لێ بکە، خەڵک زانیاری پێ زیاتر بێت، خەڵک پێویستی پێی بێ. بۆیە من باسم لەو جۆری ڕۆژنامەوانە کرد، چونکە بەڕاستی بە خەلەلێکی گەورەی بواری ڕۆژنامەوانی کوردیم بینیوە. جۆری تازەی میدیا، ئەم ڕەوتە تازەی میدیای نوێ کە هاتووە کە بە هەموو شێوەیەک فۆکەسی لەسەر ژمارەی بینین و ژمارەی سەردانیکەر و ئەو ژمارانەیە، هەمووی فۆکەس لەسەر ژمارەیە. لەبەرەوەی ئێستا میدیاکان کەوتونەتە جۆرێک لە منافەسە لە پێبڕکێ کامیان ژمارەی بینەریان لایکیان زۆرتر بێ ئەوە ئەکەن. ئیتر بەبێ گوێدانە ئەوەی کۆمەڵگە چ شتێک بۆ کۆمەڵگە ئیستیفادەی هەیە، چ شتێک بە زەرەر ئەشکێتەوە بۆ کۆمەڵگە، کە بەداخەوە ئەمە یعنی ئاسەوارێکی زۆر خراپ لەسەر کۆمەڵگە بەجێ ئەهێڵێ. ئەمە نەک هەر سۆشیال میدیا بەڵکو کەناڵە فەرمیەکانیش هەمان استراتیژیە بەجێ ئەەکەن کە بەڕاستی نەبوو ئەوان وابن بەو جۆرە. سۆشیال میدیا بە هەر چۆن بێ کۆنتڕۆڵ ناکرێ، بەڵام ئەوان دەستگایەکی فەرمین ئەبوو بە شێوەیەکی تر استراتیژی خۆیان دابنێ.